بەڕاستی زۆر گرنگە کە ئەم جۆرە شوێنانە ئەم جۆرە جێگایانە بکرێنەوە بۆ ئەوەی گەشتیار ڕووی تێ بکات. ئێمە ماشەڵڵا وڵاتەکەمان وڵاتێکی جوان و دڵگیر و خۆشە. سلێمانی هاتوین بۆ مندقەی شارەزور سەردانی ئەم شوێنە گەشتیارێشمان کردووە، شوێنێکی زۆر خۆشە. بەخێوێن بۆ کێڵگەی کوردستان یەکەمین هەفتە بازاری کشت و کاڵی و یەکەمین پرۆژەی گەشت و کاڵ. زیاتر لە 15 ساڵە کێڵگەی کوردستان دامەزراوە، 5 ساڵە کراوەتەوە بە ڕووی هاوڵاتیانی خۆشەویستدا. لە کێڵگەی کوردستان 3 بواری سەرەکی بواری کشت و کاڵ گەشتیاری ڕۆشنبیری لەم کێڵگەدا بوونی هەیە. زیاتر لە 120 بەرهەمی کشت و کاڵی لەم کێڵگەدا بەپێی وەرزەکان دەچێنرێت و زۆربەی زۆری ئەو بەرهەمانە گەشتیارانی خۆشەویست بەدەستی خۆیان بەرهەمەکان لێ دەکەنەوە. و لە کێڵگەی کوردستاندا ماڵی پاشا بوونی هەیە، ماڵی پاشا و ماڵی عوسمان پاشا و عادلە خاتون، ماڵی هەردوو کەڵە شاعری گەلەکەمان ئەحمەد مختار جاف و تایاربەگی جاف. و لە کێڵگەی کوردستان دیواری نەمران بوونی هەیە کە زیاتر لە 37 کەسایەتی لە کێڵگەکەدا نمایش دەکرێت بۆ ئەو گەشتیارە خۆشەویستانی کە سەردانی کێڵگەی کوردستانەکەن. لە کێڵگەی کوردستان بەدەر لە بەرهەمی کشت و کاڵی چەندین ئافرەتی دەزڕەنگین، ئەو ئافرەتانەی کە بەدەست و پەنجەی خۆیان لە هەڵەبجە شارەزور هەورامان بەرهەمەکانیان لە کێڵگەی کوردستان بە تایبەتی لە ڕۆژانی هەینی و ڕۆژانی پێشەمە و هەینی و شەممە بەرهەمەکانیان نمایشەکەن بۆ ئەو گەشتیارە خۆشەویستانەی کە سەردانی کێڵگە دەکەنەوە بەدەستی خۆیان ئەو چەندین دیاری لەگەڵ خۆیاندا دەبنەوە. چاخانە، قاوەخانە، چێشتخانە و چەندین خواردنی کوردەواری بوونی هەیە. سلێمانی هاتوین بۆ مندقەی شارەزور سەردانی ئەم شوێنە گەشتیارێشمان کردووە، شوێنێکی زۆر خۆشە، گەڵامی و لێ و شلکی لێ و ئیتر هەموو شتێکانی بابەتەکانی لێیە. شوێنێکی زۆر خۆشە و دەستان خۆش بێەوەش بەخێر بە ناخوام. زۆر گرنگە بۆ گەشتیاریەوە، شوێنێکی ئاوا گەشتیاری زۆر گرنگە بۆ خەڵک، شوێنێکی زۆر تا بڵێ کراوە و خۆشە. ئەو گەشتیارانەی کە یەنە کێڵگەکە لە گەشتێکی گەشت و گوزاری خۆشدا خۆیان و خانەوادەکانیان وەختێکی خۆش بەسەر دەبن لەگەڵ گالیسکا و ئەسپ و عەرەبانەکانی کێڵگەی کوردستان و چەندین هەرچەندە سەرەتاییە چەندین شوێنی بۆ مناڵە چاوگەشەکان یاری سەرەتایی کرا و ئینشاءڵڵا زیاد ئەکرێت. لە کێڵگەی کوردستاندا ئەمانەوێ زیاتر تیشک بخینە سەر ئەو شوێنانەی کە خەریکە فەرامۆش ئەکرێت لە هەڵەبجەدا، وەکو باخی میر، کانی عاشقان، ماڵی پاشا، ئەو شوێنانی کە ساڵانێکی زۆر هەڵەبجە پێوەی ڕەمزێکی زۆر باو بۆ هەڵەبجە. ئێمەمانەوێ ئەگەر بە ناویش بێن 100% ئەگەر فۆتۆکۆپی ئەو شتێژ نەبێ توانین ناوەکانی لێرە بە زیندوی بیاڵینەوە. بەڕاستی ئێرە شوێنێکی تا بڵێ جوان و دڵگیرە. ئێمە زیاد لە جارێک سەردانی ئێرەمان کردووە، زۆرمان بەلاوە جوان و بەلاوە خۆشە. بە عایلەی لەگەڵ ماڵەوەمان لەگەڵ دایک و باوکم و خوشکەکانمان هاتوین بۆ ئێرە. سەردانی ئێرەمان کردووە، چەند شوێنێکی کەشکە نزیکی ئێرەن سەردانمان کردووە. بەڕاستی زۆر گرنگە کە ئەم جۆرە شوێنانە ئەم جۆرە جێگایانە بکرێنەوە بۆ ئەوەی گەشتیار ڕووی تێ بکات. ئێمە ماشەڵڵا وڵاتەکەمان وڵاتێکی جوان و دڵگیر و خۆشە، شوێنی زۆر جوانتری لێ بۆ ئەوەی کە گرنگی پێ بدرێت و ئێتیمانی پێ بدرێت و شوێنی خۆشتری لێ بکرێتەوە بۆ ئەوەی گەشتیارەکانمان لە جیاتی ئەوەی کە ڕوو لە شوێنێکی دەرەوە بکەن، سەردانی
شوێنەکانی خۆمان بکەن و ماشەڵڵا کۆمەڵی میوەی جوانی لێیە گەڵامێوی لێیە کە خۆمان زۆر حەزمان لێیەتی ئیتر لێسەر بەدواوە میوەی جوانی لێ شلیکی لێیە چەندین جۆر میوە و خواردنی کوردەواری و شتی کللتوری جوانی لێ هەر بە سێرکردنی بەڕاستی ینی دڵ ئەکرێتەوە مرتاح بیت هیوادارم کە زیاتر گرنگیت بە ئێرە بدرێت و زیاتر و زیاتر ئاودام کرێتەوە. سەڵی دەرهەمی کوردستانی دەکەی خۆزەکان بوونی هەیە خەیە تەماتە پولەکە باینجان هەموو سەوزەمەنیەکان ئەوە بەرهەمەکانمان ئەتوانین بڵین تا ڕادەی لە سەدانەوە ئۆرگانیە بەهۆی ئەوەی چەند حەوزێکی ماسیمان هەیە ڕۆژانە ئیسیلاگێکی زۆریان هەیە بۆ جیا و ئەو جیایە ئەخۆن پاشەڕۆی ئەو جیایە ئەدرێتەوە بە کشت و کاڵەکە لەما بۆمان دەرەکەوێت کە بەرهەمی ئۆرگانی ئێمە بە هیچ جۆرێک سەمادی کیمیاوی بەکار نایەن لە کێڵگەی کوردستانە و ئەوەش کە سەردانی کێڵگەی کوردستانی کردووە گەواهی ئەوەی یاوە کە بەرهەمەکانمان بەرهەمێکی ئۆرگانی پول باش.